وەفدێکی یەکێتی چوو بۆ بەغا لەوێ لەگەڵ هەموو لایەنەکانی عێراقی کۆبووەوە وەفدی پارتیش لەو ناوە بوو لەگەڵ وەفدی پارتیش کۆبووەوە و ئەو سەردانە بۆ گفتوگۆ نەبوو سەردانە بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی عێراقی ئێستا و هەریەکە لە چۆ چی ئەبینێ بۆ ئەوی ئەم زانیاریانە بکەین بە هەوێنی ئەو کۆبوونەوەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی کە کردومانە و بەیانی ڕۆژی شەمەش دەیکەین پاشان گفتوگۆ و کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیە کوردستانیەکان بۆ ئامادەکردنی وەرەقەیەکی کاری هاوبەش لەسەر ئەساسی ئەو وەرەقەی هاوبەشە مفاوەزات لەگەڵ عێراق دەکرێت لە بۆ دامەزراندنی حکوومەتی عێراقی فیدرالی داهاتوو. ئەمە پرۆژەیەکمان ئامادەکردەوە پرۆژەیە ڕێبازی یەکێتی دەبی بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیە کوردستانیەکان و ئامادەکردن بۆ بەغدا و هەروە لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین لەسەر بەرنامەی حکوومەتی ئایندە و پێکاتی حکوومەتی ئایندە.